بەناوی خوای گەورە لە دوێنێەوە و ئەمڕۆ چەمچەماڵ ڕوبەڕووی زیانێکی زۆر بووەوە. ئەم زیانە بووە هۆی لە دەستانی ژیان، ئاوارەبوونی هاوڵاتی و وێرانکاریەکی دڵتەزێنە. هاوخەمی خۆمان ئەگەیەنینە ئەو کەسانەی کە کەسیان لەدەستداوە و دڵنیایە نەکەینەوە و دڵنیای خەڵکی چەمچەماڵی بە شەرەفەکەینەوە کە لەگەڵیانە بین و بە هەموو توانای خۆمان هاوکاریانە بین بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کارەساتە مرۆییە. هاتوومەتە ئێرە تاکو بە چاوی خۆمەوە ببینم چی ڕوویداوە، چۆن ڕوویداوە و چۆن بتوانین بە خێراترین شێوە و بە باشترین شێوە هاوکاری خەڵکی ئێرە بین بۆ چارەسەرکردنی کێشەکانیان و بۆ گەڕانەوەی دۆخێکی ئاسایی بۆ چەمچەماڵ. ئەولەوێتی ئێمە ئێستا پاراستنی ژیان و سەلامەتی هاوڵاتیانی چەمچەماڵە، دواتر گەڕانەوەی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و یارمەتیدانی ئەو کەسانەی کە بریندار بوونە و ئەو کەسانەی کە ئاوارە بوونە و دواتر هەنگاوەکانمان بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە بەگشتی. ئەمرێکم کردووە بۆ پێکەنانی یەکەیەکی فریاگوزاری خێرا کە پێکاتووە لە بەرپرسی ئەو یەکەیە، بەرپرسی نووسینگەی خۆمە بێ لە سەیمانی کاگعاتا تەواوی دەسەڵاتی خۆمە ماوەتێ کە هەماهەنگ بێ لەگەڵ دائیرە معنیەکانی چەمچەماڵ بە نوێنەری لیژنەی باڵای قەیرانەکان و هاوکار و هەماهەنگ بێ لەگەڵ هەموو ئەو ڕێکخراوە ناحوکمیانەی کە هاوکار بوون تاکو ئێستا و هەماهەنگ بێ لەگەڵ هێز و لایەنە ئەمنیەکان و هەموو جیهەتێک کە معنی بێ بەم دۆخە. ئێمە ئەبێ ڕاستگۆ بین. ئەمە کارەساتێکی سروشتی بووە، کارەساتێکی سروشتی بووە، لە ناکاو بووە، چاوەڕوان نەکراو بووە. بەڵام نابێت چاویشمان بپۆشین لە هەر کەمتەرخەمیەک کە ڕەنگ بێ هەبوو بێت. بۆیە لیژنێکی ترمان پێکێناوە لە مەحافەزەی سلەیمانیەوە بە نوێنەرایەتی کەسانی یاسایی و کەسانی تریش کە لێکۆڵینەوەیەکی ورد بکە لەم حەدەسەی کە ڕووی داوە تاکو هۆکارەکانی بزانین و بزانین ئایا هیچ دەکرا بکرابایە تاکو زیانەکانی ئەم ڕووداوە کەمتر بوو بێت. ئەمڕۆ ڕۆژی ئەوە نییە پەنجەی تۆمەت بۆ هیچ کەسێک درێژکەینەوە. ئەمڕۆ ئەو ڕۆژەیە کە ئێمە هەمومان چەمچەماڵی بین، هەمومان خەمی چەمچەماڵ و چواردەوری بخۆین و وەکو یەک تیم ئیش بکەین بۆ فریاکەوتن بۆ خزمەتکردنی ئەو کەسانەی کە زیانیان پێگەیشتووە. بۆیە داواکارم لە هەموو لایەک لەلایەنە سیاسیەکان، لە میدیاکارانی بەڕێز، هەمومان هاوکار بین، هەوڵ بدەین جوێکی ئەهوەن هەبێ تاکو لایەنە پەیوەندیدارەکان بتوانن ئیشی خۆیان جێبەجێ بکەن و زوو فریایی ئەم خەڵکە بکەون کە شایستەی خزمەتگوزارێکی باشترن. سوپاسی هەموو ئەو هاوڵاتیە بەڕێزانە ئەکەم کە شەو ڕۆژ هاوکاری دائیرە فەرمیەکان بوونە، خێرخوازانە، خۆبەخشانە خزمەتی خەڵکیان کردووە، خەڵکیان ڕزگار کردووە و زیانی خۆشیان زیانیان پێگەیشتووە. ئێمە ئەبێ سوپاسی ئەو بەڕێزانە بکەین. سوپاسی ڕێکخراوە ناحوکمیەکانی شەکەین کە هەر لە دەستپێکی ئەم کارەساتەوە لەسەر خەت بوونە و ئامادەبوونی خۆیانیان دەربڕێوە بۆ گەیاندنی هاوکاری مرۆیی. سوپاسی کۆمپانیا بەڕێزەکانی شەکەین کە لە دیسانەوە لە بیدایەتی ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە ئامادەبوونی خۆیانیان دەربڕێوە و هاوکار بوونە و هاوکاری شەبن. چ کۆمپانیا بیانیەکانی وەکو داناغاز کە لەم نزیکەیە ئیشان هەیە و بەڕێزانی تر کە کارگەیان هەیە لێرە و کۆمپانیای تریش کە لە هەولێر بن یان لە سلەیمانی بن بەس لەبەر ئاستی ئەم کارەساتە هاوکاری چەمچەماڵ و دەوروبەرەکە یەکەن. سوپاسی سەرۆکوەزیرانی ئیتیحادی شەکەین کە هەر لە دەستپێکی ڕووداوەکەوە لەسەر خەت بۆ لەگەڵمان و ئامادەبوونی خۆشی دەربڕێوە لە ڕێگای وەزارەتی
مالیەوە بۆ هاوکاریکردنی پێویست بۆ ئیدارە و بۆ ئەو کەسانەی کە زیانیان پێگەیشتووە. دیسانەوە ئێڵێم ئەولوێتی سەرەکیمان پاراستنی ژیان و سەلامەتیە، چارەسەرکردنی بریندارەکانە، دۆزینەوەی شوێنی گونجاوە بۆ ئەو کەسانەی کە ئاوەرە بوونە، گەڕانەوەی خزمەتگوزاری سەرەتاییە، کارەبایە، ئاوی پاکە، وی دواتر بەگەڕخستنەوەی دام و دەستگاکانە تاکو و باشتر بتوانن خزمەت بە خەڵک بکەن. ئێمە یەک بەڵێنە دەین بە خەڵکی چەمچەماڵ و دەوروبەری کە ئێوە بەتەنیا نین، ئێمە لەگەڵتانین، حکوومەت لەگەڵتایە، خەڵکی بە شەرەفی کوردستانیش لەگەڵتانایە و ناهێڵین خەڵک لەمە زیاتر ڕوبەڕۆی ناخۆشی و نەهامەتی بێتەوە. سپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان.